بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، وتارەکانی پێشوو عەرزم کردن کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی حەضارەتی زۆر گەورەیە. دائیمە ئەو ئاینانەش کە خاوەنی حەضارەتێکی زۆر گەورەن، ئازادی فکریتیانە زۆر زۆرە. کەسەکان چۆن بتوانن بیر ئەکەنەوە و چۆن بتوانن پرۆژە جێبەجێ ئەکەن. زۆر گرنگە گەنجی موسڵمان لەناو فکرە دینیەکانە خۆی بە فکری بچووکەوە هەڵنەواسێ، چونکە کۆمەڵی بچووک و فکری بچووک عمرت بچووک ئەکاتەوە، تەمەنت کورتەکە، بەرەکەت لە ژیانتا ناهێڵێ. ئێمە هەر فکرێک هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بگرێتەوە، ئەو فکرە بەقای ئەبێ لەسەر زەویە و ئەمێنێتەوە. ئەگەر سەیری فیڕق و ئەدیان بکرێ، بەتایبەتی فێڕەکان لەناو با بڵێن ئومەی ئیسلامیە، لە کتێبی مەقالات الئیسلامین ئیمامی ئەشعەری هەزاران فیڕقەی هێناوە، ئێستا هەر ناویشیان نەماوە، باسیشیان نەماوە. بۆیە گرنگە خەڵکی موسڵمان بەتایبەتی کە ئومەتی ئیسلامی لە جیهەتە سیاسیەکەوە جۆرێک لە داڕمانی هەیە، گەنجی موسڵمان گرنگە کە بە فکری ئومەتیەوە خۆی هەڵبواسێ، نەک بە فکری بچکەڵەوە، چونکە فکرە بچکەڵەکان دواتر ئەیفەوتێنن. پار ساڵ یەکێک لە فکرەکان کە ڕەدمدایەوە بریتی و لە فکری بەناو قورئانیەکان لە مەسەلەی حور العینە، بە درێژی باسی حور العینم کرد لە قورئانە و چۆنە و فەهمی عولەما بە تەفسیل لەسەری چۆنە. لەو تارێکە لە یوتیوب و ئەوانە هەیە، هەر کەسێ ویستی بگەڕێتەوە سەری ئەتوانێت بگەڕێتەوە سەری سوودی لێ وەرگرێت. ئەمڕۆ ئەمەوێ لە خزمەتانە یەکێکتر لەو فکرانە ڕەتکەمەوە کە ئەویش بریتە لەوەی هەندێک شەباب و متحەمیز بۆ دین، لەوانەی کە مەبلەغێک لە عیلمیان هەیە بەڵام نەگەیشتوونتە ئوفوقێکی گەورەی عیلمی، سیر ئەکەی ئینکاری ئەکەن لە مەسەلەی عەذابی قەبر و ئەڵێن عەذابی قەبر نییە. ئەمەش هەندێک عەلمانی و بێدین و ئەوانە فوو ئەکەن بەم بابەتە، و شیعەش دەستێکی لە پشتیەوە هەیە. زۆر کات ئەم فکرانە لەناو خەڵکی موسڵمان و شەباب و موسڵمانە بڵاو ئەکەنەوە. ئێمە ئیمانمان هەیە بە کەلامی خوای مەنان و ئیمانمان هەیە بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، و هەموو ئومەت لەسەر ئەمە کۆکە. بە درێژایی مێژووی 1400 ساڵێک خزمەتکاری هەموو زانایان لەم پێناوایە. هەموو ئەو کتێبانەی نووسراون هەمووی هەڵگۆزراوە یا لە قورئانەوە یا لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەمەوێ سەرەتا بچمە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتی ئەکەن، کە ئیبن عومەر بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ: إن أحدكم إذا مات عرض عليه مقعده بالغداة والعشي. ئەفەرمێ ئەگەر کەسێک مرد، جێگای خۆی لە ناو دۆزەخە یا ناو بەهەشتا بەیانیان و ئێوەران پیشان ئەدرێ. ئەگەر هاتوو لە ئەهلی بەهەشت بوو، إن كان من أهل الجنة فمن أهل الجنة، ئەوە چاوەکانی بەهەشت ئەبینێ و هەستەکە و ئارامی ڕوویتی ئەکە. و ئەگەر لە ئەهلی ئاگریش بوو، پێی ئەوترێ ئەمە مەقعدی تۆیە، ئەمە شوێنی تۆیە، حتا وەکو ئەو ڕۆژەی کە خوا زیندود ئەکاتەوە ئەچیتە ناو دۆزەخ، ڕۆژانە عەذاب ئەچێژی بە بینینی دۆزەخ. لە قورئانی پیرۆزە بزانین ڕەب العالەمین چۆن ئەم بابەتەمان بۆ باسەکات. طبعاً ئەسڵی فکرەی ئەو بەناو قورئانیانە ئەوەیە کە ئەڵێن مادام قیامەت هەیە و حەشر و نەشر هەیە لەوێ، نابێت لێرە عەذاب بدرێ. بەڵام فکرەیەکی هەڵەیە. خوای گەورە هەر لە قورئانە باسی ئەو کەسانە ئەکا کە ڕۆحیان ئەگاتە قورقڕاگەیان و ئەگەنە سەرەمەرگ، ئەیان کا بە سێ بەشەوە. ئەفەرمێ: فەلەولا ئیذا بەلەغەت الحلقوم، کاتێکەوە ڕۆح ئەگاتە حلقوم و قوڕی ئینسان، و ئەنتم حینئذ تەنظرون،
ئێوە لەو کاتە سەیری ئەکەن و چاوتان لێتی بەڵام هیچ دەسەڵاتتان نییە ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون ئێوە زۆر نزیکترین لەو کەسە بەڵام ئێوە نابینن هەستی پێ ناکەن ناتوانن دەرکی پێ بکەن لێرە سێ صنف لە دوای ئەم ئاەتەوە باسەکە ئەفەرمێ فإما إن كان من المقربين ئەگەر هاتوو ئەم کەسە لە مقربەکان بوو طبعا سێ صنفمان ئێمە هەیە لە ئەهلی باشە دوو صنف لە خراپە یەک صنف ئەوش ڕەحمەتی رب العالمینە خراپ هەر هەمووی جەهەنەمی بەڵام ئەهلی خەیر و سەلاح ئەبنە دوو بەشی سەرەکی بەشێکیان زۆر مقرب و نزیکەکان لە خواوە ئەوان کە خوا لە خۆیانی نزیک کردوونەتەوە لە خۆی نزیک کردوونەتەوە یان ئەصحابی یەمین واتە ئێمە سێ صنفمان هەیە صنفی خراپ و دوو صنفی باش ممکنە ئینسان نەگاتە ڕوتبەی ئەولیای بەرز و صالحین و پیاوە گەورەکان بەڵام لە ئەصحاب اليەمین بێ بۆیە خواگیان لێرە هەر سێ صنفەکەمان بۆ باسەکە ئەفەرمێ ئەگەر لە مقربەکان بێت ئەوانەی کە زۆر نزیکن لە خواوە فەڕەوح ڕەوح یعنی ئیسراحەتەکەن حەز بە ئارامی ئەکەن لەم سەرەمەریە وەڕەیحان ڕەیحان بە معنای نیعمەتەکان دێ بە معنای بۆنی خۆشی ڕەیحانیش هەر دێت یعنی خوای گەورە لەم کاتەی سەرەمەرگەیانە ڕەحمەت و بەزەی بۆیان ئەنێرێ بۆنی خۆشی ڕەیحانی بەهەشت ئەکەن ئێمە دڵنیاین لەوەی کە لە ئاەتی پیرۆزی قورئانە هاتووە کە ئەهلی دین ئەوانەی ئیستیقامەیان هەیە ئەوانەی بەردەوامن لەسەر خواناسی نوێژ تاعەت ڕۆژوەکانیان أمانا إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة لسرمرقا ملائكة بيتايانا خوارا وبسريا كابو أم ملائكة مجدي أدني مجدي بهشتي أدني أرامي أكنوا بي ألان مترسى غمخو دلخوشي أدنوا كابو لسرتاي سرمرقا بروناو قور كسي إيمان دار چاوەکانی ئەکاتەوە و ڕۆحی شاد ئەبێ و ئەگەر لە مقربین بێ ئەوە بەڕاستی بە معنای کەلیمە ئیسراحەتەکە اینجا دوای ئەوەش لە کۆتاییە لە کاتی زیندوبوونەوە ئەچێتە ناو بەهشتەوە فەڕەوح و ڕەیحان و جەنەت و نەعیم بۆیە سێرەکەی هەندێک لە مفەسرین ئەفەرمون ڕەوح لە کاتی سەرەمەرگەکایە لە سەرەمەرگەکە ئیسراحەتەکە و ڕەیحان لەناو گۆڕەکەیەتی و جەنەت و نەعیم لەکوێیە لەناو بەهشتایە کاتێکە زیندوو ئەکرێتەوە ئەگەر لە ئەصحابی یەمینیش بوو ئەو کاتە فەسەلام لەکە من ئەصحاب اليەمین هەموو هاوڵەکانی تری لە ئەصحاب اليەمین سڵاوی لێک طبعا ئێمە زۆر کات لە مردن ئەترسین ماسە سعیدی نورسی قسەیەکی عەزیمی هەیە ئەفەرمێ کەسێک کە نەخۆشی و دەردەداری و لەسرە مەرگایت غەم مەخۆ خۆشەویستەکانی ئەولاد زۆرترن لە خۆشەویستەکانی ئەملا سەهرێکێک لە ئێمە کێ هەیە حەز نەکە ئەولادی ببینێ هەومان حەزەکەین هەومان پێمان خۆشە دەی وەڵاهی باو باپیریشمان ئاوا پێی خۆشە کە ئێمە ببینێ بۆیە هەرێکێک لە ئێمە یەک کۆمەڵ خەڵک ئینتیزاری ئەکا ئەگەر لە ئەصحابی یەمین بێ هەموو ئەوانە یەک پەیتایەن سڵاوی لێ ئەکەن ئایا ئەمانە چۆنیان ئەمە ڕۆحەکانیان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم باسی ناو گۆڕمان بۆ ئەکا ئەفەرمێ ئەگەر هاتوو مردوویەک مرد فەحەسینوا ئەکفانە مەوتاکم پۆشاکەی جوان لەبەرکەن ئەو کفنەی کە هەیەی جوان لەبەریکەن فإنهم يتزاورون فيما بينهم بەخوا ئەگەر ئەهلی باش بن چۆن لەسەر زەوی زیارەتی یەکتر ئەکەن لەوێ زیارەتی یەکتر ئەکەن ئەگەڕێن ڕۆحەکان ئەم ئەچێتە لای ئەو ئەچێتە لای ئەو بۆیە فسلام لك من أصحاب اليمين أنواع جوري صلاود بويا لأصحاب يمينوا صلاود لأكن أقل لأصحاب يميني مقرب أويا كفرزكاني جيبجي كردو لسروي أوانوا دسي بردو بو إيشا خيركاني تر أنواع جوري سنتي لحياتي جيبجي كردو عزيزانا من نهيلا سنتي بسرتانا تيبر جيبجتان نكرد بي أقر يك جاريش بي لجيان تا جيبجيك ئەگەر یەک جار لە ژیانە سیواکە بەکارهێنا و بەکاری بێنە یەک جار دەستی ڕاست لەبەر کردووە لە کاتێکا جلەکانە لەبەر کردووە جێبەجێکە وەلو یەک جاریش بێ سنەن جێبەجێکە با لە مقڕەبین بی چونکە هەتا ئینسان زیاتر سنەتکە زیاتر لە خوا نزیکە بێتەوە هەتا وەکو وای لێ ئەبێتە یەکێک لە ئەولیای خوا وەلیەکانی خوا لەسەر زەویە ئەی ئەگەر هاتوو کەسەکە خراپەکار بوو وإن كان من المكذبين الضالين
لەوانە بوو گومڕا بوو دینی بە درۆخست بوو بێدین بوو فنزل من حەمیم نزول هەمیشە لە کەسێکە لە عەرەبیە کە میوانت دێ یەکەم جار سەرەتای میوانداری یەکسەر ئەو شتەی کە شتێکی بەسیتی تەقدیم ئەەکەی پێوتێ نزول یەکەم شوێن کە بۆی دیاریەکەی کە دابنیشێ پێوتێ نزول یەکەم ئیستیقبال کە تۆ ئەیکەی پێوتێ نزول دەی ئەمانە هەر سەرەتای دوای ڕۆح دەرچوونیان بەرەو گۆڕچوونیان فنزل من حەمیم لەکوێن بۆ دیاری ئەکرێتیە دابنە لەناو گۆڕەکە ئاگر حەمیم و ئاگریان بۆ دائەنرێ وتەصلیەت جەحیم لە ڕۆژی قیامەتیشە لەکوێ لەناو جەهەنەمە خۆیان ئەبینەوە کەوا بۆ دەلیلە لەسەر ئەوەی کە عەذابی قەبر و سزای قەبر هەیە ئاەتێکی تر لە خزمەتیا بین رب العالمين باسي قوم فرعونك أفرمي النار يعرضون عليها همو روجك غدوة وعشية بياني وإوارا بيشاني آگر أدرين بلاي آگرا خوي عرض بريتيا لبخش كردن بيشان دان آگريان بيشان أدري أي ويوم تقوم الساعة دواء وخواي قورا باسي روجي قيامتشا كابو أما إيرا ما ين باسي ناو قوركيتي أما جارك نية دوان نية سرمرق نية همو كاتا كان لناو قورا بيانيان وإيواران أم عذاب أدرين بشي ببينيني آقر ببيش خصني ناو آقر واتر لبيانيان وإيوارانا عرض أكرين بسر آقرا هالاوي آگر بريان أكوي وآزار أدرين ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب للرجي قيامتي شا آل فرعون بخنناو النار حترين عذابه أشد العذاب كابو لناو قورا عذابك هي الآخرة شا عذابك ترهي أسماي كشي أبي بكر بمان أجرته أفرمي بيغمبرجان صلى الله عليه وآله وسلم للرواياتك كصحيحة وإمام البخاري الرواياتي كدو أفرمي لقد أوحي إلي وحي بوهات ووحي أنكم تفتنون في القبور لناو قورا كانت أنا توشي عذاب أبن لا فرمايشتي كترا دايك من عائشة ومن أجرته وأفرمي أفرتك يهودي هات باسي عذاب قبري كرت على منش دوائي برسارم كله في غمري خوا صلى الله عليه وآله وسلم وتم آية عذاب قبر هيا أو أفرت باسي كردوا في غمري خوا صلى الله عليه وآله وسلم فرمي نعم عذاب القبر حق فرما يشتكى الصحيحة بل عذاب قبر حق راستية لفرما يشتكانا هاتوك مردو كاتك الروحي در أشياء وروحك أشياء أسمان وهم بالسوتان أو فرما يشتكى أجر شاك بشاك وخراب بخراب ئەگەڕێن دێتەوە ناو گۆڕەکەی لە ناو گۆڕەکەیە گوێی لە پێڵاوەکانی ئێوە دەنگی پێڵاوەکانی ئێوە هەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمووی دوو مەلائیکەیان پرسیاری لێ ئەکەن پرسیاری پەروەردگاری پرسیاری پێغەمبەری پرسیاری بەرنامەی پرسیاری لێ ئەکەن جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کەسێکیان ناشت ڕووی کردە هاوڵان فەرمووی استغفروا لأخيكم داوای لێ خۆشبوون بکەن بۆ براکەتان وسلوا له التثبيت وداوا بکەن خوا ئارامی و زمان ڕەوانی پێ بەخشێ تەثبیتی کە لەسەر قسەی حەق فەرمووی فإنه الآن يسأل چونکە ئێستا کە ئێمە بەجێڵ ئێستا پرسیاری لێ ئەکرێ کابوو پرسیارکردنی ناو گۆڕ عەذابی ناو گۆڕ سزای ناو گۆڕ لە فەرمایشتێکی تردا پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم دارێکی ناکردی بە دوولەتەوە دوو لە قەدار داینا لەسەر گۆڕێک فەرمووی هەتا ئەم دارە ذیکر کە عەذابی ئەمانە کەمە بن ئەمانە کەمە تاوانێکیان هەیە عەذابەکەیان ئەدرێ بەهۆی ئەم دارەوە عەذابەکەیان کەم ئەبێتەوە بۆیە لە هەرێمی کوردستانە بەعام لە کوردستانی خۆمان ئەگەر دیقەتان دابێت دائیمە سەر گۆڕستان پڕە لە داری جوان جوان هۆکارەکەی لەم فەرمایشتەوە هاتووە ذیکری دارەکان ئەبێتە سەبەبی ئارامی هەندێک فەرموویانە لە زانایان و تویانە کە ئەوە تایبەت بووە تەنها بەو دوو کەسەوە بەس ئەم فەرمایشتە تەنها ڕەئی کۆمەڵی زانایانی کەمە زۆرینەی زانایان لەسەر ئەوەن هەر مردوویەکت مرد بڕۆ دارێک لەسەر قەبرەکەی بچێنە دارێ بنێژە گوڵێ چەند گوڵێ بنێژە هەتاوەکو ذیکری ئەمانە بەردەوام بێ سوودێکی بۆ ئەو ئەبێت
هەندێ بەڕاستی بابەت هەبوو لە سەحوەی ئیسلامیە بەهەڵە لێک درایەوە و بەهەڵە نەقڵ بوو بۆ ئێمە و زەرێکی زۆر گەورەمان لێ کرد. بۆیە حەضارەتێکمان ئێمە هەیە لە گۆڕستانە، گۆڕستان زۆر تایبەتمەندی خۆی هەیە. یعنی وەڵاهی ئینسانە بێ بگەڕێ بزانێ دراوسێکەم چاکە لە پەنای دراوسێکی باشە بنێژرێ، مردووەکەت بزانە لەکوێ ئەنێژی، بزانە لە چ شوێنەکەەوە لە چ سوچێکەوە ئەینێژی. لە بڕێک لە مێژووی ئیسلامی گۆڕستانی هەموو قەومێک خۆیان بەجیاوە. تاوان گۆڕستانی موسڵمان و غێرە موسڵمان جیاوازە. ئێستا بەداخەوە ئەڵێم ئێمە کەسێکی زۆر بێدینیش بمرێ هەر لە گۆڕستانی موسڵمان نەئەینێژن، ئەوە هەڵەیە. هەر فکرە ئازادی خۆی هەیە لە ناو حەزارەتی ئیسلامیە. مەسیحیەکان پێکەوە ئەنێژرێن، لایک و بێدینەکان پێکەوە ئەنێژرێن، با بڵێن خوانەناسەکان پێکەوە ئەنێژرێن. هەر کەسە فکری خۆی چ فکرێکیان هەیە و جەماعەتە با پێکەوە بن. چکە بۆ ئینسان چۆن لێرە دراوسەیەکی شەڕیر و خراپی زەرری لێ ئەدا لەوێش بە هەمان شێواز، دراوسەی باش چۆن لێرە باشە لەوێش باشە. بۆیە ئەم فەلسەفە گەورەیە لەم فەرمایشتەوە هاتووە کە ئینسان سەر گۆڕستانەکان پڕکە لە دار و دارستان، ژینگەیەکی زۆر جوانی تیابێ. ئەم ژینگە جوانیە لە هەموو جیهانی ئیسلامیە هەیە، لە کوردستانیشە بە هەمان شێواز. لەم ساڵانەی ئەخیر نەبێ کە جۆرێک لە تەڕاجوعی کرد و کەسی وا هەبوو کە باوک و دایکی وەفاتی کرد، هەر نەشێزانی گۆڕەکەیان لەکوێیە. تەنانەت نووسین لەسەر گۆڕستان ئایا دروست هەیە دروست نییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە ڕوایەتێکە کە شێخی ئەلبانیش تحقیقی کردووە بە صەحیح داناوە، ڕێگەیدا کە حتا نووسین لەسەر گۆڕستان بنووسرێ بۆ ناسینەوەی. ئێمە هەندێک فکر هەیە زۆر بە توندی وەری ئەگرین، هەندێشتیش هەیە زۆر شل و شێوا وەری ئەگرین، حەدی وەسەط لەو نێوانە ناگرین. وەڵاهی گۆڕستان حکمی تایبەتی خۆی هەیە. تۆ ئەچیتە ناوی ئیلا ئەبێ سڵاوکەی کە ئەنەما چوویتە ناو شارستانێتێکی ترەوە، حەزارەتێکی ترەوە. بۆیە دانانی کێلێک، ناسینەوەی گۆڕەکەت، ئاگاداریکردنی ناشتنی دارێک، ئەمانە هەمووی ئینسانی موسڵمان جێبەجێ ئەکا بۆ ناسینەوەی گۆڕەکە و بۆ چوون بۆ سەری، بۆ دوعای خێر بۆ کردنی، بۆ ئاموشۆکردنی. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە فەتحی مەککە چووە سەر گۆڕی دایکی، دوای چەندین ساڵ چووە سەر گۆڕی دایکی دۆزیە و چوو دوعای خێری بۆ کرد لەوێ. ئێمە ناڵێم چۆرە سەر قبر بپەرستە، نا، بچۆ دوعای خێریان بۆ بکە، سڵاویان لێ بکە. واللهی هیچ شوێنێک وەکو گۆڕستانەکان پێویستیان بە ئارامی نییە، پێویستیان بە دوعای خێر نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ ناو گۆڕەکان گۆڕە و شاری تایە، هەمووتان بیستوتانە. ئەفەرمێ إن للقبر ضغطة، گۆڕەکان جۆرێک لە هاتنەوەیەک و توندبوونیان هەیە. لو كان أحد ناجيا منها نجا منها سعد بن معاذ. بخوا أجر يكز رزقاري بوايا سعد كري معاذ، يكز رزقاري بوايا. طبعا سعد كري معاذ لفرما اشتكى فرمي اهتز عرش الرحمن لموت سعد بن معاذ. سعد كري معاذ عرشي خواك وتجول أبو إكاتك وفاتك. أفرمي أجر يكز رزقاري بوايا أو سعد أبو رزقاري أبو آية شێوازەکەی چۆنە بە چ شێوازەکەی ئێمە نازانین. ئەمانە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم مادام صحیحن وەکو خۆیان ئیمانمان پێیان هەیە. هەر یەکێک لە ئێمە عەزیزانم پێویستە بیرۆکەکانی خۆمان گەورەکەین، لەگەڵ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بین. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئومەتێکی زۆر گەورەیە. تەنها بە ڕەیەک و بۆچوونێک بڕیار لەسەر فکری ئەم ئومەتە نادرێت. بۆ زۆر کات ئەڵێن لەکوێ فکرێکی بچووک حکمی کردبێ فکرەکانی تر جێگەیان نەبووتەوە، بەس کاتێک کە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم حکمی کردبێ هەموو جۆرە فکرێک تیا جێگەی ئەبێتەوە، چونکە حەضارەتێکی گەورەیە. لەگەڵ ئەم فقهی کە بۆم باسکردن لە عەذابی قبر و وجودی هەیە و تەواجودی هەیە، هەر یەکێکیش لە ئێمە عەزیزانم بەخوا ئەبێ بیرکەینەوە لە خۆمان. بەخوا ڕۆژێک لە ڕۆژان ئێمە لەناو ئەو گۆڕا ڕاکشاوین، بخوا پرسیارمان لێ کراوە، بخوا ئەگەر ئەهلی خەیر و سەلاح بین خۆشی و جوانی ئێوەمان بینیوە، بخوا ئەگەر ئەهلی خراپەکاری بین لەوێ عەذابمان بینیوە، ئەبێ هەر یەکێک لە ئێمە ئیستعدادی کردبێ. ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ زۆر ئەترسا لە گۆڕ، ئەیفەرموو یەکەم هەنگاو
کە بەرەو لای خوا ئەڕۆیت و بەرەو قیامەت ئەڕۆی بریتێ لە گۆڕ ئەمە نەترسناکە ئەبێ شوێنەکانی تر چۆن بێ سیرکن بە طەبیعەتی حاڵ ئێمە مردوویە بینین جۆرێک سامی لێ ئەکەینەوە جۆرێک سام لە ئینسانە هەیە بەرامبەر خۆ مردوو دەسەڵاتی نییە بەڵام هەموو عەقڵی ئینسانیش ئەڵێ دەسەڵاتی نییە هیچی پێ ناکرێت بەڵام سامێک لە ئینسان لە مردوو ئەکا سامێک لە دارەمەیتەکە سام لە گۆڕ ئەکەیت ئەمە سەرەتای هەنگاوەکانتە بەرەو خواچوون کە جێگەی سامە لە کەسێکی ترە جێگەی ترسە لە کەسێکی ترە ئەی چۆن جێگەی ترس نیە لە خۆتە بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئیستعدادێکی باشمان کردبێ ئێستا زۆر دوعاکە بۆ گۆڕستانەکان بەلای هەر گۆڕستانەکە چووی لا بدە دوعایەکی خێریان بۆ بکە سڵاوێکیان لێ بکە لەعل لە ڕۆژێک لە ڕۆژان تۆ لەوێت و یەکێک سڵاوت لێ ئەکا و ئارامیت بۆ دێ بەتابەتی لادەکان کە ئەسن ناوی ئەبینن کۆمەڵە گۆڕستانی تایە کەس ناچێ کەس سەلامێکیان لێ بڕۆن سەلامیان لێ بکەن بڕۆن دوعای خێریان بۆ بکەن لەعل لە ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنێکا تۆ بێ کەس کەسێکی دوعای خێرت بۆ ئەکە کۆتا قسم لە خزمەتانە پیاو باشێک ئەفەرمێ زۆر کات لە لای گۆڕستانێک لام ئەدا دوعای خێرم بۆ ئەهلی ئەم گۆڕستانە ئەکرد زۆر دوعام بۆ ئەکردن ئەفەرمێ مدەتێک مەشغوڵ بووم بە کار و کەسابەتەوە نەئەچووم یەکێک لە جارەکان چوومە لای ئەم گۆڕستانە خەوم لێکەوت سێرەکەم هەموو ئەهلی گۆڕستانەکە هەڵساونەتەوە لێم ئەپاڕێنەوە وەکو کەسێ سوالکە دەستیان هەموو ئاوا لێ کردەوە پێم ئەڵێن تخوا ئەڵێ کاتێک خەبەرم بۆ زانیم ئەهلی ئەم گۆڕستانە هاواریانەوە دوعاکانی من ئیتر دوعام قەت لێ تەرک نەکردن بۆیە هەر یەکێک لە ئێمە خزمێکت دوورە ڕەفیقێکت وا نەزانی ڕەفیقەکەت ئیتر چاوەڕوانی تۆ ناکە بڕۆ سەردانی کە دوعای خەیری بۆ بکە دایک و باوکت بە تایبەتی دایک و باوک خزمە نزیکەکان پێویستی بەوەی ئینسانی موسڵمان بڕوە سەردانی گۆڕستان کە بیر لە خۆی کاتەوە ڕۆژێ لە ڕۆژان ئەکەوێتە ئەوێ دوعایکی خێرکە بۆی ئارامی بەسەر ئەو گۆڕستانە ببارێ خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکات و ڕەحماتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە ئارامی بەسەر وڵاتمانە ببارێنە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی خێزان و هاوڵ و مناڵانمان ببورە یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببورە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین هەر موسڵمانە گرفتێکی بۆی چارەسەرکە ئەوەی بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەوەی بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەوەی بێ مناڵە مناڵەکانی ساڵحکە یا ربی خوای داوات لێ ئەکەین بەناوی جوانە بە صیفەتی بەرزێ ئەوەمان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە خوای تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە فەقیر بەرەکەت بخەرە ڕزقمانەوە یا ئەکرەم الئەکرەمین بەرەکەت بخەرە بازار و زەرعاتمانەوە یا ئەکرەم الئەکرەمین بەرەکەت بخەرە ناو ئاو و بیر و کانیاومانەوە یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ربی خوای ئەومان قەرزارە خەلی سەرشانی سووکە یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە تو گەورەی خۆت خوای زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەستی مرۆڤەکانمان مەکە زەلیلی دەستی زاڵمانمان مەکە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بە کەڕەمی خۆت لەژێر سێبەری ئاڵای پێغەمبەریانە صلی الله علیه و آله وسلم حەشرمان کە خوای سڵاوی ئەمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم یا ربی خوای جان دڵ ئاراممان کە ڕۆح ئاراممان کە ئاسوودەمان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین دڵمان بە دینەکەمان شیرین کە یا ربی خوای داوات لێ ئەکەین شیرینی ئەم دینە بخەرە ناخمانەوە ئیستیقامان پێ بەخشە یا ربی خوای بمان گێڕە لەو عەبدانی لەسەر مەرگە بە چاوی سەر مەلائیکە ئەبین و مژدەیان بۆ هێنن خوای بمان گێڕە لەو عەبدانەی کاتێک کە ڕۆحیان دەرئەچێ زۆر ئاسوودەن کە ئەم ژیانە بەجێ ئێڵن خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە ناو گۆڕەکانیان بەهشتێکە بۆیان و بەهشتی گەورە چاوەڕێیانەکە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين